چیرۆکی ئەو 48 کاتژمێری کەرکووک بە خوێن پارێزرا. شەوی 29 لەسەر 30 کانونی دووەمی 2015 داعش گەورەترین هێزی خۆی بە باشترین و پێشکەوتوترین چەک و تەقەمەنیەوە کۆ کردەوە بە سوود وەرگتن لە کەشی تەماوی ناوچەکە بۆ داگیرکردنی کەرکووک لە حەویجەوە بەڕێکەوت. ئێمە لێرە چیرۆکی ئەو شەو ڕۆژە دەگێڕینەوە کە تا ئێستا هیچ دەرهێنەرێک توانای نووسینەوە و دەرهێنانی نییە. باسی ئەو پاڵەوانە ڕاستەقینانە دەکەین کە شێرکۆ فاتیح و هاوڕێکانی هەموو سەنگەرەکانی پێشمەرگە لە ناوچەکانی مەکتەب خالید، مەریەم بەک، تەلوەرد و مەلا عەبدوڵڵا کەوتنە بەر هێرش و پەلامار، ئۆتۆمبیل و شۆفڵ و هەمەڕ بە شێوەیەک بە پارچە پۆڵادا پۆشرابوون، نەک گولە تەنانەت ئاربیجیش کاری تێ نەدەکردن. دەیان ئۆتۆمبیلی پڕ لە TNT لە یەک کاتدا خۆیان بە هێزەکانی پێشمەرگەدا دەتەقاندەوە. شەوێک کەس خۆزگا بە دووبارە بوونەوەی ناخوازێت، بەڵام لیوا شێرکۆ فاتیح و هاوڕێکانی تا شەهید بوونیان بە دروشمی لە پێناوی کەرکووکدا دەمرین بەرگریان کرد. ئەو شەوە تا ڕۆژ بۆ داعش هێزی ڕەوانە کرد و خۆ کوژی تەقاندەوە، بەڵام نەیتوانی سەنگەرەکانی پێشمەرگە ببڕێ. ناچار شانە نووستوەکانی لە نێو شاردا جوڵان. ئۆتۆمبیلێک نزیک بەڕێوەبەرایەتی پۆلیس تەقێندرایەوە، ژمارەیە خۆکوش چوونە سەر وتێل قەسر کەرکووک و ڕوبەڕووی هێزە ئەمنیەکان بوونەوە تاوەکو لە نێو شاردا شڵەژان دروستکەن و سەر لە پێشمەرگە بشێوێنن. بەڵام کاتژمێرێکی نەخایاند هەموویان کوژران. لە دەوروبەری شاریش بە پاڵپشتی فڕۆکەکانی هاوپەیمانان پێشمەرگە بە شێوەیەک پێشڕەوی کردبوو. هێزێکی فەوجی کەرکووکی سکرتاریەت چووبوونە قوڵایی ناوچەی ژێردەستی ئەو گروپە تیرۆریستیە لە نزیک مەلا عەبدوڵڵا و کاتێک شەویان بەسەردا دێ لە نێو خانوویەکدا لەلایەن سەدان تیرۆریستی داعشەوە گەمارۆ دەدرێن و تا بەرەبەیان بەرگری دەکەن، ئامادە نابن خۆیان ڕادەست بکەن. موقەدەم دڵشاد شوکر بەرپرسی هێزەکە خۆی دەکاتە قەڵغان و بۆ ورە بەرزی جەنگاوەرەکانی بە پێوە ڕوبەڕووی تیرۆریستەکان دەبێتەوە تا شەهید بوون دانانەوێ، تا دوجا لەلایەن هێزێکی دژە تیرۆرەوە ڕزگار دەکرێت. دوو ڕۆژ دواتر واتە 31 کانونی دووەم هێزێکی زۆری پێشمەرگەڕەوانەی کەرکووک دەکرێت. هێرشێک بۆ تۆڵەسەندنەوەی شەهیدبوونی لیوا شێرکۆ هاوڕێکانی دەست پێ دەکا. لیوا حوسێن مەنسوور فەرماندەی هێزەکانی پشتیوانی دوو کارکەکەی لە گەرمیان بوو، هاتبووە کەرکووک چونکە ئەو میرخاسە لەکوێ شەڕ بوایە ئەو لەوێ دەبوو. ئەو یەکەم فەرماندە دەبێ هەموو ئەو سنوورەی پێی دەست پێدرێ لە ئۆپراسیۆنەکەدا کۆنتڕۆلی دەکات، دەگاتە سەر پردەکەی مەلا عەبدوڵڵای باشووری کەرکووک. لەو کاتەدا گولەیەکی قەناس بێڕەحمانە شەهیدی دەکات. 48 کاتژمێر سەدان داستان و قارەمانێتی تێدا تۆمار دەکرێت. ئەو هێزەی داعش کە لەو شەڕەدا شکێندران ڕوویان لە هەر شوێنێ بکردایە بە چاو تورکانێک داگیریان دەکرد، تەنها کەرکووک نەبوایە، چونکە کەرکووک لەو دەمەدا پێشمەرگەی گیانفیدا دەیپاراست.